پرسی پەنابەری لە وڵاتانی ئەوروپا پرسێکی لە ڕۆژەڤدا نەبراوە. لە کۆتاییەکانی سەدەی ڕابردووەوە تا بە ئێستا لە ساڵانی هەشتاکانەوە کورد پەنای بۆ وڵاتانی ئەوروپا بردووە و لا پاش ڕاپەڕینەوە تا بە ئێستاش پەنابردن و هەڵهاتن بەرەو ئەوروپا بەردەوامە. بە تایبەتیش لەم ساڵانەی دواییدا لێشاوی پەنابەران ڕووی لە زۆری کرد. با کۆچکردن لە نیشتیمان ڕەنگە زۆرێک پێیان وابێت کە کۆتایی بە کێشەکان دێت، بەڵام لە یەکەم ڕۆژی بڕیاردان بە کۆچکردن کێشەی جیاواز سەر هەڵدەدات بەوەی چۆن سنووری وڵاتان بە نایاسایی تێدەپەڕێنرێت و تەنانەت مردن دێتەڕێ لە دەریاکان و سنوورە درێژەکاندا. سەرەڕای گەیشتن بە ئەوروپاش تا ئێستا هەزاران کەس بەهۆی نەبوونی مۆڵەتی مانەوە گەڕاونەتەوە کوردستان و سەدان کەسیش هەن کە چەندین ساڵە لە ئەوروپان و مۆڵەتی مانەوەشیان نییە و لە هەموو مافێک بێبەشن و ناشیانەوێت بگەڕێنەوە بۆ کوردستان. هێش و کاوە زیاتر لە 5 ساڵە لە بەلجیکایە و تا ئێستا لە کەمتایە و مافی مانەوەی پێنەدراوە. کە بیرەوەکەینەوە بەڕێکەوەین بۆ وڵاتەکانی ئەوروپا، لێرە کۆمەڵە ئازارێک دەست پێکات. ئازارەکە نەوانی کە ترسی گیانەدەستدانی مرۆڤایەتی زۆر لە سەرەکەتاوە کۆگەیت بە شوێنی مەبەستە. لە هەمان کاتە گەگەشتی بە شوێنی مەبەست کە تەوێت لێرە ئازاری ناوەخۆی تر دەست پێکاتن کە یەک لەمانە ئایا بێکاغەزیە کە وەڵامەت نییە چۆن نەتوانێت ئیقامە بەدەست بێنیت، دووەمشی دوورکەوتنەوە لە کەسوکارە. کێشەکانی نەبوونی مافی پەنابەری لە هەموو وڵاتانی ئەوروپا نزیکن لە یەکەوە. کاتێک مافی پەنابەریان نەبێت ناتوانن کاریش بکەن و داهاتی پێویستیان نابێت و لە مافی فێربوونی زمان و بە فەرمی شوێنی نیشتەجێبوون و زۆر مافی دیکەش بێبەش دەبن. بەکر یەکێک لەو پەنابەرانەیە کە زیاتر لە 6 ساڵە لە بەلجیکایە و هیچ مافێکی نییە. ئێستا 6 ساڵە من زیاتر بێلوجووم، بێجوابم لەبەرچی چەند جار تا دوو ڕەفزیاندام هەر بەجێم نەهێشت و دەگەڕێتەوە سەر خۆم بەجێ ناڵم لەبەرەوەی بچمە وڵاتێکیشتر ئەبێت لە سفرەوە دەست پێ بکەم. کاتێکە من دەمەوێت بگەڕێمەوە ئەگەر ئەو سیستەمە بگۆڕێ، ئەو سیستەمە ئێستا کە هەیە بگۆڕێ، ئەو کاتی دەگەڕێمەوە. با پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان تەنها لە ساڵی 2015دا 1,800,000 پەنابەر ڕوویان لە ئەوروپا کردووە. با پێی راپۆرتەکانیش لە پاش ئەو ساڵەوە تا بە ئێستا ساڵانە 140,000 پەنابەر دەگەنە وڵاتانی ئەوروپا. با گوێرەی ئامارەکان لە ساڵی 2020دا نزیکەی 65,000 هاوڵاتی عێراقی وڵاتیان بەجێهێشتووە. لەو ڕێژەیەش زیاتر لە 15,000یان دانیشتووی هەرێمی کوردستان بوون. هەر باپەی ئامارەکانی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەران لە ساڵی 2020دا لە ڕێگەی کۆچبەریدا 50 هاوڵاتی هەرێم گیانیان لا دەستداوە. تا ئێستا زیاتر لە 230 هاوڵاتی بێسەر و شوێنن. کارزان عەلی، NRT، بروکسل.